نعمەتی ڕزگاری خوددا بۆ ئەوەی بە ڕێگەی ویستی خوددادا بڕۆین پێویستە باوەڕمان بەوە هەبێت کە نعمەتی خوددا زۆر گەورەتر لە هێزی گوناه. لە خوێندنەوەی بەشەکانی سەرەتای نامەی پۆلیسی نێردراوی خوددا بۆ ڕۆمیەکان زۆر خاڵمان بینی کە پەیوەندیان بە هێزی گوناهەوە. لە ڕۆما بەشی 1:3 دەبینین کە زۆر باسی هێزی گوناه هەکرێت و دەتوانین چی بەسەر مرۆڤەکان بهێنێت و چۆن دەیان بەستێتەوە. بەڵام بە هەمان شێوە دەست دەکات بە دەرخستنی وردەکاریەکان بۆمان سەبارەت بە نعمەتی خوددا. و پۆلس فێرمان دەکات کە ئەم نعمەتە زۆر گەورەترە لە هێزی گوناه. پێویستە کە زۆر سپاسی خوددا بکەین لەسەری. پۆلس دەیەوێت زیاتر لەم خاڵە تێبگەین. بۆیە ئێمە بەردەوام ئەو بنەمایە دەوەستێنینەوە کە دەڵێت بۆ ئەوەی بە ڕێگەی ویستی خوددادا بڕۆین پێویستە بە باوەڕمان بەوە هەبێت کە نعمەتی خوددا زۆر گەورەترە لە هێزی گوناه. پۆلس دەمانباتە گەشتێکەوە بۆ ئەوەی کە باشتر لەم بیرۆکە و ئەم ڕاستیە تێبگەین. سەرەتا دەمانگەڕێنێتەوە بۆ سەرچاوی گوناه. تاوان لەکوێوە دەستی پێکرد و چۆن کاریگەری لەسەر هەموو جیهان و هەموو مرۆڤایەتی داناوە. ئەمە خاڵێکی زۆر گری. لە ڕۆما بەشی 5 لە ئایەتی 12دا دەخوێنینەوە کە ئەم وشانە دەڵێت لەبەر ئەمە چون لە ڕێگەی مرۆڤەوە کەواتە مرۆڤە کێیە؟ ئادەم. دەڵێت گوناه هاتە جیهان لە ڕێگەی گوناهیشەوە مردن هات. لێرەدا دەبینین کە مردن لە ئەنجامی گوناهەدا هاتووە. بەڵام مردن لێرەدا تەنیا بەسەر ئادەم و حەوادا جێبەجێ نەکرا. بەڵکو پۆلس بەردەوام دەبێت و دەڵێت بەم شێوەیە مردن هەموو خەڵکی گرتەوە لەبەرەوەی کە هەمووان گوناهبار بوون. بابەتەکە لە دەوروبەرمان و ناوەوەمانەوە ڕوونە. ئێمە قوربانی گوناهین. گوناه لە هەموو لایەکەوە دەورەی داوی. کاریگەری بە ڕوونی لەسەر مرۆڤایەتی بەردەوام دیارە. و ئەم کاریگەریە دەتوانێت ببێتە هۆی ڕەفتاری کارەساتبار و خەماوی. مەگەر تەنها وەک نمونەیەک بیل لە ڕووداوەکانی جینۆساید بکەنەوە کە لە ڕوویان داوە. ئەوە دەرێک بە ناشرینی ئەو شتە دەکەیت کە مرۆڤ دەتوانێت بیکات. شتگەلێکی باوەڕ پێ نەکراو. ئەم خاڵە هەموو مرۆڤەکان دەگرێتەوە. نەک وڵاتێکی دیاری کراو یان کاتێکی دیاری کراو. هەر یەکێک لە ئێمە دەتوانێت بۆ ئەم ئاستە دابێت بەهۆی کاریگەری گوناهەوەیە. و پۆلس لە بەشی 1 نامەی ڕۆمادا بە تایبەتی بە وردی بابەتەکە ڕوونکاتەوە. بەڵام سپاسی خوددا دەکەین و نعمەتەکەی کە پۆلس لە ئاەتەکانی 8 تا 11 لە بەشی 5دا بۆمان ڕوون دەکاتەوە کە ئەو ژیانەیە لە مەسیحدا هەمان. ئەمە ئەو دڵخۆشیە کە هەمانە. دەفەرمێت کەواتە چۆن بە یەک گوناه تاوانبارکردن بۆ هەموو مرۆڤ هاتەکایەوە بە هەمان شێوە بە کارێکی ڕاست و دروست بێتاوانکردن هاتەکایەوە کە ژیان بۆ هەموو مرۆڤ دابینە. ئیسای مەسیح مرد و خوێنی خۆی بۆ هەموو جیهان ڕشت. پۆلس ڕوونکردنەوەکەی تەواو دەکات و دەڵێت لەبەر ئەوەی وەک چۆن بە یاخیبوونی کەسێک زۆر کەس گوناهکە بارکران بە هەمان شێوە بە گوێڕایەڵی کەسێک بە گوێڕایەڵی ئیسای مەسیح لەسەر خاچ زۆر کەس بێتاوان دەکرێت. تەورات هات تاکو گوناه زۆر بێت. تەورات گوناهی وەک پێشێلکردنی ویستی خوددا نیشاندا و ئاشکرای کرد. دەڵێت بەڵام لە کوێ گوناه زۆر لەوێ نعمەت زیاتر بوو. و با باش بیر لەم دەستەواژەیە بکەینەوە. ئەمە زۆر گرنگە. چونکە پۆلس جارێکی تر دەگەڕێتەوە سەری. چونکە کەسانێکن کە بە حەڵا لەم بیرۆکەیە تێگەیشت و دەستیان کردووە بە ئیستیقلالکردنی تەنانەت لە ناو باوەڕدارەکانیش. پۆلس جارێکی تر بەردەوام دەبێت. هەروە دەڵێت هەروە کە چۆن گوناه بە مردن حکمڕانی کرد ئاواش بە ڕاستدروستی نعمەت حکمڕانی دەکات بۆ ژیانی هەتاهەتایی لە ڕێگای عیسای مەسیحی خاوەنشکەوە. سرودێکی جوان هەیە کە باس لە نعمەت دەکات. ناونیشانی ئەم سرودە بەم شێوەیە کە ئەگەر مەوێوەری بگێڕنەوە بەم شێوە توانم باسی بکەم. دەڵێت نعمەت گەورەترە لە گوناهەکان. وشەکانی ئەم سرودا بە شێوەیەکی گرافیکی ئەو بڕگانە دەخاتە ڕوو کە ئێمە لێرەدا لە نامەی پۆلیسی نێردراو باسی دەکەین. وەرگێڕانی ئاەتەکان دەڵێت کە نعمەتێکی نایاب لەلایەن پەروەردگاری خۆشەویستمانەوە لە سەروی هەموو گوناه و تاوانمەکانوانەوەی. لەوێ لەسەر چیای جۆڵجەتا خوێنی بەرانەکە ڕژێنراوە و لەم بابەتەوە وەسفێکی شێعری جوان کە پۆلس لێرەدا نووسوێتی باسی یەکەم. سرودەکە دەڵێت لە درێژەدا باسی لەوە دەکات. دەڵێت گوناه و ناومێدی وەک شەپۆلی ساردی دەریاوان هەڕەشە لە ڕۆح دەکەن بە خەسارێکی ئەبەدی. بەڵام نعمەت گەورەترە. بەڵێ نعمەت نەبیسترا و ئاماژە بە پیرۆزەکان دەکات و بە خاچی نەبراوە. ئەمەیە کە پۆلس باسی دەکات. ئاشتەوایی لەگەڵ خوددا،
ئاشتی لەگەڵ خوددا. لە بڕگەی سێدا دەڵێت پەڵەی گوناهی ئێمە تاریکە و ناشادرێتەوە، چی بکەین چۆنی بسڕێنەوە؟ ڕاستیەکە ئەوەیە ئێمە ناتوانین هیچ بکەین، بەڵام خۆشبەختانە چارەسەرەکە ئەوەیەکە ئەوە تا چەمکێکی سوور لە خوێنی ئەودا دەڕژێ تا ئەمڕۆ لە بەفر سپیتر ببێتەوە و کۆتاژمارە دەمانباتەوە سەر چارەسەر. چی بکەین بۆ ئەم نیعمەتە؟ نیعمەتێکی نایاب و بێ سنوور و بێ هاوتا کە بە ئازادی دادەدرێت بە هەموو ئەوانەی کە باوەڕیان پێهێناوە. تۆ کە تامەزرۆی بینینی ڕوخساری ئایا لەم ساتەدەدا نیعمەت بۆ ئەوە قبوڵ ناکەیت؟ ئەمە ئەو ڕاستیەیە کە ئینجیل پێمان ڕادەگەێنێت. زۆر گرنگە لە بیرمان بێت کە پۆلس بیرۆکەی کەونی فێر ئێمە کردووە. عەقیدەی کەونی دەڵێت هەمووان ڕزگارمان دەبێت چونکە ئیسای مەسیح بۆ هەموو لە جیهان مرد. بەڵام زۆر بڕگەی ئینجیل پێمان دەڵێن کە ژیانی هەتاهەتایی تەنها بە ئیمان جێبەجێ دەبێت. بەوەیە کە دەبێت باوەڕ بکەیت بە عیسای خاوەنشکۆ. بۆ نمونە با بچینە لای زیندانەوانەکەی فلیپی کاتێکە پۆلس و سیلاس لە زیندان بوون. بۆمە لەرزەیەک ڕوویدا و زیندانەکە پێیوا بوو کە زیندانوانەکە پێیوا بوو کە هەموو زیندانەکان ڕزگاریان بوو خۆی بەتەما بوو بکوژێت. بەڵام پۆلس بانگی کرد و پێی گوت ئازاری خۆت نەدەی چونکە هەموو زیندانیەکان لەوێن. ڕۆی لەوان کرد و کەوتە سەر ئەژنۆ و پرسی چی بکەم بۆ ئەوەی من ڕزگارم ببێت. لەو حاڵەتەدا پۆلس و سیلاس وەڵامیان دایەوە پێیان گوت باوەڕ بە عیسای خاوەنشکۆ بهێنە خۆت و خێزانەکەت ڕزگار دەبێت. دەکرێت دواتر چوبێتە ناو گفتوگۆیەکەوە و ڕێگەیان بۆ ڕوون کردبێتەوە چونکە ژیانی هەتاهەتایی بە میرات وەربگرێت و زیندانوانەکە و بنەماڵەکەی باوەڕیان هێنا و ژیانی هەتاهەتاییشان بەدەستێنا. هەموو مەبەست لە نووسینی ئینجیلەکەی یوحەنا ئەوەیە کە بۆمان بسەلمێت کە دەتوانین لە ڕێگەی باوەڕۆ ژیانی هەتاهەتایی بەدەست بێنین. لێرەوە دەچینە کۆتایی ئینجیلی یوحەنا لە ئایەتی 21 و ئەم وشانە دەخوێنینەوە کە دەڵێت ئەیسا لە بەردەم قوتابیەکانە زۆر پەرجووی دیکەی کرد کە لەم پەرتووکەدا نەنووسراون. ئەوەی لە بیرما لە ئینجیلی یوحەنادا 7 موعجزەی سەرەتایی و سەرەکی کە یوحەنا تۆماری کردوون بۆی بیسەلمێنێت ئەیسای مەسیحکەیە باس کراوە. ئەیسای مەسیح خودایە و ئەو ڕزگارکەرە. کاتێک ئاو دەکاتە شەراب بینیمان کە چۆن ئیسای خاوەنشکۆ و مامۆستا بەو شێوازە توانیان کە ئەو کوێرەکە چاک بکەنەوە کە لە ماڵەکەیدا بوو و عیساش مارچەند کە مەودایەک لێی دوور بوو. ئێمە عیسا مەسیح وەک مامۆستایەک دەبینین کە دەوروبەری بەسەریدا ناتوانن زاڵ بن. لە ئورشەلیم ئەو ئیفلیجەی چاکردەوە کە 38 ساڵ نەخۆش بوو. دەبینین کاتێک لە بەردەم عیسادا دەوەستێت و کاتێک عیسا 5,000 گیان تێر دەکات 5 نان و 2 ماسی وها زۆر دەکات کە بەرەکەتی دەکەوێتە سەر. دەبینین تەنها مامۆستایەکی پایەبەرز نییە بەڵکو مامۆستایەکە کە چەندایەتیش جێبەجێیەکات پاشان عیسا مەسیح بەسەر ئاوەکەدا دەڕوات. شتێک کە پێشتر ڕووی نەدابوو تاکو پیشانمان بدات کە مامۆستایەکی سروشتیە و کاتێک ئەو کوێرەی چاکردەوە کە لە کاتی لەدایکبوونیەوە وابوو بۆ ئەوە بوو کە بیسەلمێنێت کە ئەو نەتەنیا مامۆستای بارودۆختە سەختەکانە بەڵکو لە ناخۆشەکانیشدا ئامادەیە. هەروەها ئەلعازەری لە مردن هەستاندەوە ئەوە پێمان دەڵێت کە ئەو گەورە و پەروەردگاری ژیانە. دەگەڕێنەوە بۆ قسەکانی یوحەنا کە دەڵێت ئەیسا لە بەردەم قوتابیەکاندا زۆر پەرجووی دیکەی کرد کە لەم پەرتووکەدا نەنووسراون. بەڵام ئەمانە نووسراون تاکو ئێوە باوەڕ پێێنن کە ئەیسا مەسیحەکەیە کوڕی خودایە تاکو باوەڕ پێێنن کە بە ناوی ئەو ژیانتان باش دەبێت. نەک تەنها بە باوەڕبوون بە ئیسا کە مێژوو باسی کردووە بەڵکو بە باوەڕبوون بەوەی کە بەڕاستی ئیسا مەسیح کێ و بۆچی هاتوۆتە سەر زەوی و بە باوەڕبوون بە مردن و هەستانەوەی. یوحەنا وەک پۆلس ئەوێت ئەم ڕاستی هەرە گرنگە بزانین. ئەمەش دەمانباتە سەر پرسیارێک بۆ تێفکرین و جێبەجێکردن لەم بەشەدا. لە کاتێکدا نیعمەتی خوددا زۆر گەورەترە لە هێزی گوناح چۆن دەتوانین وەک نیعمەت وەک باوەڕداران ئەم ڕاستیە زیاتر و زیاتر لە ژیانماندا ئەزمون بکەین. دەبینین کە پۆلس خۆی لە بەشەکانی دواتر وەڵامی ئەم پرسیارە دەداتەوە. بەشی 6 با بە وردی بیر لەم پرسیارە بکەینەوە. باشە چی بڵێن؟ ئایا لە گوناهدا بەردەوام بین تاوەکو نیعمەت زیاد بێ؟ لەبیرتانە کاتێکە لە سەرەتادا وتمان لە هەر کوێ گوناح زۆر بێت نیعمەت زیاد دەبێت. ئەوەی خوددا کردی ئەوەیە کە هێزی نیعمەتەکەی بەسەر گوناح و هێزی گوناهدا زاڵ کرد. بەڵام ڕوونەکە هەندێک لە باوەڕداران بە دروستی لەم بیرۆکەیە تێنەگەیشت. باشە چۆن ئەمە لێک بدەینەوە؟ ئایا لە گوناهدا بەردەوام بین تاکو نیعمەت زیاد بکات؟ و لە مەڵامەکەشدا بێگومان پۆلس دەڵێ نەخێر. لەم بنەمای خوارەوەدا زیاتر وردەکاریەکانی وەڵامدانەوەی ئەم پرسیارە دەخینەڕ.
بەڵام با جارێکی تر بنەماکە دووبارە بکەینەوە لە مێشکماندا بیچەسپێنین بۆ ئەوی بەڕێگەی وێستی خوددادا بڕۆین پێویستەوە باوەڕمان بەوە هەبێت کە نیعمەتی خوددا زۆر گەورەتر لە هێزی گوناه.